ئەن هەوڵێکەیە بۆ هێرشکردنە سەر ڕۆژئاوای کوردستان ئەوش بە پلانی تورکیایە و هەمیشە تورکیا هەوڵی داوە شەڕی کورد بە کورد دروست بکات. ماوەی پێش ساکێ پارتی نزیکی قەندیل بۆ ویستی شەڕ لەگەڵ قەندیل دروست بکات، بەڵام ئەوە بۆ قەندیل ئەوەی ڕەت کردووە، یعنی نەیخواست ئەو شەڕی ناخۆیە دروست ببێت. ئێستا پارتی وەک داردەستێک هەمیشە ئەوێ ئەو شەڕە دروست بکات و کێشە دروست بکات لە کوردستان بۆ پاراستنی بەرژەوەندەکانی خۆی. تەنها سوودمەندی یەکەم بۆ پارتی ئەوەی کەس خۆی ئەپارێزێ و بۆ مانەوەی خۆیەتی. ئێستا پلانی ئەوەی هەیە کە هێرشکات سەر ڕۆژئاوا، ئەوەش ڕۆژئاوا ئەوە ڕەدەکاتەوە. ڕۆژئاوا پێما بناچێت ناچێتە ناو ئەو شەڕەوە لەبەرەوەی ئەزانێ ئەوە تەنها دژمن ئیسفادەی لێکا و هەزارەری هەموو گەلی کوردە جگە لەوەی کە دژمن ئیسفادەی لێکا و بەردەوام پارتی وەکو داردەستێک وا بووە داردەستی دژمن و ئەمانە بووە و هەر جارێک بە پلانێک جارێک لە قەندیل جارێک لە ڕۆژئاوا ئەم پلانانی بەردەوام هەر بووە و جارێک لەسەر شەنگال و هەر جارێک بە شێوازێک هەموو ئەمانە بە پلانی تورکیایە بۆ دروستکردنی شەڕی ناوخۆی ناوماڵی کورد. هۆکاری ئەوەی کە پارتی بۆ وایە تەنها بۆ پاراستنی بەرژەوەندەکان و قازانجەکانی خۆیەتی کەەوەی کۆمپانیا و شەریکە و نەوتوە هەموو شتێکی لەگەڵ تورکیا تێکەڵ و پێگەڵ کردو. لە ڕاستیە ئێستاکێ ئەوەی کە پێویستی بەهێزە و بەهێزی کوردی پارێزە ناوچەجێ ناکوکانە ئەوە تا گوندێک لە نزیک کەلار لە نزیک کوڵەجۆ لە تعریبدایە و پاڵکانە نزیک کەرکوو هەر بە هەمان شێوە، بەڵام بە پێچەوانە و هێزە کوردەکان ئەبرێنە نزیکی قەندیل و ڕۆژئاوا کەوانە هیچ پێویستی بەهێز نیەوانە پارێزراونەوە دەستێکی ئەمینی تایە، بەڵام بە پێچەوانە ئەوەی کە بە پلانی دژمنە لێرەوە خەڵک پێویستی بەهێزە ئەیرە چۆڵەکرێت و کەرکوو چۆڵەکرێت و پڵکانە و گوندەکان تعریبەکرێت. پێویستی بە هێزە کوردەکانیش بە پێچەوانەوە بە پلانی پارتی کە جێبەجێکەری پلانی تورکیایە هێزەکان ئەباتە نزیکی ڕۆژئاوا و قەندیل ئەو شوێنانەی تر. بەداخەوە ڕۆژانە ئەبیسین کە لێرە لێ پارتی دیموکراتی کوردستان نوێنەرایەتی دەوڵەتێکی داگیرکاری وەکو تورکیاکە بۆ هێرشکردنە سەر کورد کە ئەمە لە بەرژەوەندی هیچ کوردێکی ڕەسەن نییە و پێویستە هەموو کورد دژی ئەم هێرشانە بۆستێتەوە و پارتی دیموکراتی کوردستان تەنها لەبەر بەرژەوەندی خۆی کە لەگەڵ تورکیا لە ڕووی مادەوە هەموو مادەی ئەم هەرێمەی تەسلیم کردووە. ئێستاش ئەوێ خوێنی ڕۆڵەکانی کورد تەسلیم بە تورکیا بکا و شەڕی کورد بە کورد بکات. بەڕاستی ئەو شەڕی بۆ نەچوە سەر، ئێستا ئەوێ پەلاماری ڕۆژئاوا بدا. ئەمە پلانی تورکیایە کە پارتی بۆتە داردەستی تورکیا، بۆتە نوێنەری تورکیا هەر جارە و لە شوێنێک و لە ناوچەیەک پەلاماری کورد بدا. ئەم شەڕە تەنها شەڕی بنەماڵی بەرزانی و پارتیە، دژی کورد ئەیکەن بە سەرپەرشتی تورکیا. پێویستە هەموو کوردێک دژی بنەماڵەی بارزانی و تورکیا هەڵوێست وەرگرێ و نێڵێ شەڕی براکوژی ڕوو بدا یا شەڕی قڵاچۆکردنی کورد لە ڕۆژئاوا ڕوو بدا. ئەمە تەنها شەڕی لایەنێک نییە دژی دەوڵەتێکی وەکو تورکیا، شەڕی هەموو کووردە لە ڕۆژئاوا بێ لە باشوور بێ. پارتی دیموکراتی کوردستان بۆ بەرژەوەندی خۆی بۆ مانەوەی خۆی لە ناو هەرێمی کوردستانە دەنگی خەڵکی لە دەستداوە و خەڵکی کوردستان پارتی دیموکراتی کوردستان و خیانەتەکانی بۆ دەرکەوتووە. ئێستا بەهۆی تورکیاوە ئەیەوێ خۆی بێڵێتەوە بە هەر شوێنێک بێ، ئیتر خوێنی کورد ئەڕژێت، ماڵی کورد وێرانەوێ، سەرۆت و سامانی ئەم هەرێمە بە هەدەرە ڕوا گرنگ نییە. گرنگ ئەوەیە پارتی خۆی بمێنێتەوە و لە ناو پارتیشا چەند بەرپرسێکن، تەنها بنەماڵی بەرزانیە کە بە پەنجەی دەست ئەژمێرێن کە بەداخەوە بوونەتە نەخۆشیەکی گەورە لە جەستەی هەموو کووردە.